ئاماری قوربانیانی هاتوچۆ بەردەوام ڕوو لە هەڵکشانە. لە قەزای سۆرانیش بەراورد بە ساڵی ڕابردوو قوربانیانی هاتوچۆ زیادی کردووە. تەنیا لە ساڵی 2010دا 116 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە و بەهۆیانەوە 28 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و 156 کەسیش بریندار بوون. کۆی ڕووداوەکان کە لە سنووری بەڕێوەبەلایەتەکەمان تۆمار کراون لە بە هەر چوار قەزای سۆران چۆمان ڕواندز مێرگە سۆرەوە بریتی بووە لە 116 ڕووداوی جۆرا و زۆر بە هەموو جۆرەکانی وەکو وەرگەڕان، لێکدان، لەدەستدانی کۆنتترۆل، ڕووداوی شێلان و دەهەس. لێرەدا لە ئەنجامی ئەم ڕووداوانە 28 هاوڵاتی گیانی دەستداوە کە 22یان پیاون و 6یان ئافرەتن. چالاکانی بواری سەلامەتی هاتوچۆ هۆکاری زیادبوونی ڕووداوەکان بۆ خراپی ڕێگاوبانەکان و نەبوونی مەرزی شۆفێری و سەلامەت لەو ڕێگاوبانانەدا دەگەڕێنەوە. ئەمە جگە لە نزمی ئاستی هۆشیاری هاتوچۆ لای شۆفێر و هاوڵاتیان. بەڵێ ئێمە دەبینین کە لە هەرێمی کوردستان ساڵانە ڕووداوەکانی هاتوچۆ لە هەڵکشاندایە و کە تەنیا لە ساڵی 2017 لە هەرێمی کوردستان زیاتر لە 1100 هاوڵاتی بۆتە قوربانی لە هەرێمی کوردستان. بەڵام دوازار لە ساڵی 2010 دەبین ئێمە کە بە پێی شارەزانی بواری هاتوچۆ دەڵێن ڕووداوەکانی هاتوچۆ یاخود قوربانیانی بواری هاتوچۆ زیاتر لە 1645 هاوڵاتی بوون لە هەرێمی کوردستان. بەڕاستی ئەمە جێگای داخە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ پەرلەمان، بۆ وەزارەتی ناوخۆ، بۆ بەرپرسانی هاتوچۆ. ئەمەش هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خراپی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان وەکو پێویست نین. ئەم ڕێگانە بە شێوازێکی ستاندار دروست نەکراون بۆ ئەوەی شوفێران یاخود هاو نیشتیمانیان کە بە شێوازێک یاخود بە سەلامەتی لەسەر ڕێگاکان بڕۆن. بەپێی ئاماری هاتوچۆی سۆران زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگای هامڵتۆن ڕوویانداوە. ئەمە لە کاتێکدایە ئەو ڕێگایە بازرگانیە و زۆرترین لۆد و هاتوچۆی لەسەرە و داهاتێکی زۆریش بۆ خەزانەی حکوومەت دەستەبەر دەکات. بەڵام تا ئێستا هیچ بڕەپارەیەک بۆ نۆژەنکردنەوەی دابین نەکراوە. شۆفێرانیش نیگەرانن لە خراپی و بەرتەشی ئەم ڕێگایانە و بوونی چاڵ و چۆڵ بە هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ دەزانن. ئەوڕێیانش حوزەی ئەوەی نییە ئەتوانی بەخۆتە سوێرکەی هەموو قۆرتیا تێدا باوەڕکەوە چ ڕووباریە تڕمبێلی هەوڕەتون دەکەیەوە سبەی وەچی خۆلێتی تۆیە مانتیقەشە مانتیقەکە سەر حدودا بەخۆی زانی خزمەتیانە های پێشمەرگەیە های ماندی بوونیان نادیتی. ساڵانە لە بەڕێوەبەلایەتیەکانی هاتوچۆ چەندین زۆری پارە هەر لە پشکنینی ئۆتۆمبیل و نوێکردنەوەی ساڵانە و پارەی ژینگە و ڕێگاوبان و نوێکردنەوەی مۆڵەتی شۆفێری و گەڕامەی کامێراکانی چاودێری لە شۆفێران وەردەگیرێت. بەڵام شوێنەواری ئەم پارە زۆرە بە ڕێگەوبانەکانەوە نابینرێ و ئێستاش هەر بە وێرانی ماونەتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.